لە نوێترین چاوپێکەوتنیدا قوبا تاڵەبانی لەگەڵ ڕۆژنامەنووسی بەناوبانگی بەریتانی پێرس مۆرگان لە بەرنامەی بێسانسۆر لە وەڵامی پرسیاری پێشکەشکارەکە لەبارەی بڵاوکردنەوەی چاوپێکەوتنەکەی لەلایەن ترەمپەوە گوتی بەو کارە سەرسام بوو خەڵکێکی زۆر لەو بارەیەوە نامەیان بۆ ناردووە. لە بەشێکی چاوپێکەوتنەکە کە تایبەت بوو بە ڕێکەوتنی واشنگتۆن و تاران، جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان گوتی دەکرێت لە گۆشەیەکی جیاوازەوە لە دۆخەکە بڕوانرێت و هەلومەرجێکی گونجاو لە پێشە بۆ ڕێکەوتنی ئەمریکا و ئێران بە جۆرێک هەردوو لابراوە بن. گوتیشی گۆشەگیری و سزا و ئابوووریەکانی چۆن ساڵی ڕابردووی ئێرانیان ماندوو کردووە. تاران دەیەوێت ڕێک بکەوێت دەرفەتێکی گەورەش لە بەردەم گەشە سەندنی ئابووری ئێران و ناوچەکە و بەرهێنەرانی ئەوروپا و ئەمریکادا هەیە. قوبا تاڵەبانی باسی لەوەش کردووە ئێران جیاوازە لە عێراق و سووریا و بە لەناوچوونی سەرکردەکانی ناکەوێت چونکە وڵاتێکی دامەزراوە و یەکگرتووە. خەڵکەکەشی لەم دۆخەدا پشتیوانی حکومەتی وڵاتەکەیان کرد. لە کۆتایی چاوپێکەوتنەکەشدا جێگیری سەرۆکوەزیران گوتی باوەڕی وایە سەرۆک ترەمپ و ئێرانیش ڕێکەوتنیان دەوێت ئەگەر وڵاتانی دیکە لە دەستوەردان بوەستن و بابەتەکە بەڵاڕێدا نەبن.